بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمی هونەرمەند دیار ماهر ئەمین کە لە ئێستادا میوزیک ڤیدیۆیەکی نوێی بڵاو کردێتەوە بێگومان هونەرمەند دیار ماهرێکێکە لە هونەرمەندە گەنجەکان کە خاوەنی چەندین بەرهەمە و بەشێک لە بەرهەمەکانی بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاو کردێتەوە و لە ئێستاشدا نوێترین بەرهەمی بە ناوی پایتەختی ئەوینداران کە کارێکی نوێتی بڵاو کراوەتەوە. هەوارگەی دۆست و یارانم ڕواندستۆی خوشی شارانم هەوارگەی دۆست و یارانم. هونەرمەند ماهر ئەمین میوزیک ڤیدیۆی پایتەختی ئەوینداران بڵاوەکاتەوە. پایتەختی ئەوینداران نوێترین بەرهەمی هونەرمەندی دیار ماهر ئەمینەکە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردوێتەوە. پایتەختی ئەوینداران تێکستی ڕەنج مەجید و هونەرمەند ماهر ئەمینە و ئاوازی فاروق باپیرە و هونەرمەندی میوزیسیان گۆران کامیلکاری ئامادەکردن و دابەشکردنی میوزیکی بۆ کردووە و کاری دەرهێنانی میوزیک ڤیدیۆ کەش لەلایەن بڵند سۆرانەوە بۆ کراوە. ڕەشمارۆکو دێرۆیان مێگر و دۆڵی ئاکۆیان دیمەنی جوان و ڕەنگینە وەک دلوان کەی نەخشینن زۆزت و ڕاک و هەندرێن گەردن بەر زەندانانەوێ ڕواندستۆی شاری شاران پایتەختی ئەوینداران ڕواندستۆی شاری شاران جێی عەشق و کۆنەوە